زۆر سپاس و ڕێز بۆ ئەو داوەتەی جەنابتان و بە کەناڵە ڕەنگینەکەتان و ئەو ستافە جوان و پسپۆڕەتان هیوادارم هەمیشە سەرکەوتوو بەردەوام بن. من هەماوەند لهۆنی ناسراوم، هەماوەند شەوکەت سانەحمەند، بەس بە لهۆنی لە ناسراوم لە بواری هونەر و موزیکا. خەڵکی گوندی بەڵخم لە ناوچەی هەورامان ماوەی تقریبان 36 ساڵ لە ئێران ژیاوم بە حکمی ئاوارەی و ئەو شتانە. ئیتر لەوێ کاری میوزیکم بڵێن دەست پێ کردووە لە ساڵەکانی 1992 ئەوانە. پێشتر کارم لە میوزیکی شانۆ و بڵێن داڕشتنی میوزیکی ناوەڕۆکی شانۆ ئەوانە دەست پێ کرد. ئیتر کاری گۆرانی و ئاوازیشم دەست پێ کرد لەگەڵیا و هەروەها ژەنیاری چەندین ئامێر وەکو تار و سێتار و دەف و ئەوانەشم هەر لەوێ دەست پێ کرد و بۆ بڵێن دەوڵەمەند بوونی پرۆسەی کارەکەی خۆم. لا سینای سینم تجلی توره، لا سینای سینم تجلی توره، باب قلب مفتوح پر لسفوره، باب قلب مفتوح پر لسفوره. ئەوەی ڕاستی بە یەکەم جار کە دەستم پێکرد من لەناو بابەتی شانۆ بووم ڕاستەکەی. ئیتر لە یەکێک لە شانۆکانمان پێویستمان بە دەنگبێژێک هەبوو کە مەجموعەیە دەنگی کۆڕاڵ و ئەوانە دیزاین بکە بۆ ناو شانۆکە. ئیتر خۆم ڕاستەکەی گرتمە ئەستۆم، دوایی باش بوو، ینی دەنگدانەوەی هەبوو زۆر گروپەکە و کەسایەتەکان کە گویان لە شانۆکان بینی پێیان خۆش بوو وەکو دەنگەکە دەنگم بەکارهێنا بوو لە کارەکە. ئیتر زۆر هەنیاندام کە گۆرانیش بڵێم وتر ئاوایە بە نەرمی دەستم کرد بە کاری میوزیکیش لەگەڵ ئەوەی کە ئیشم لەگەڵ شانۆکانە کرد. ئیتر هەروە بەردەوام بووم. زۆر ئەوەی ڕاستی بێ زۆر لە خۆم ڕازی نیم وڵاتی ئێمە وڵاتی بڵێن ئەوە تۆزێ مەشاکل و سەختی و قورسی و ژیان و ئەو شتانە تۆ ئەگە بتەوێ بکەویتە ناو کاری پرۆفشناڵ ئەبێ زۆر لە ژیانێکی پرۆفشناڵەوە بۆ بتەوێ کارە بکەی. من لە مەریوان کە ئەژیام لەوێ کارەکانم ئەکرد بزەبت ناوی شانەکەم ڕاستی بیر نایێت کە دەستم کرد بە کاری هونەر لەو بوارە، بەس وا بزانم ناوی جەرەقە بوو، ینی تیشکدانەوە شتێکی ئەوە بوو، بابەتێکی هین بوو، بابەتێکی سیاسیش بوو وا بزانم لەو بابەتەوە. بەس ئێتر کۆمەڵگەی ڕۆژهەڵات تۆزێ لە بواری هونەرە تۆزێ ئابدەیتن، ینی خەڵکەکەی زۆر گرنگی دەن بەو بابەتانە، خەڵکەکە زۆر هاندەری باشن بۆ هونەرمەندەکانیان، بۆ کەسایەتیانی کە ناو کۆمەلگاکەیان کاری هونەر و شتانەکەن. هەر ئەو بابەتانە، هەر ئەو کۆمەلگایە، هەر ئەو برادرانە و ئەو دۆستانە و ئەو هاوکارانە هاندەر بوون بەڕاستی بۆمە. تۆ من بۆ وەکو خۆم بۆمە من حەز لە ئیشەکە بکەم و بەردەوام بمتیایە، چون هەمیشە بەڕاستی کۆمەلگایەکی هاندەر و ئابدەیت زۆر گرنگە بۆ ئەمە کەسایەتیەکان تێ دروست ببن یا دروست نەبن. ئاستەنگی هەر هەبوو، چون بە حکمەوەی ئەو کاتانەکە ئێمە لەوێ ژیاوین بڵێن شەڕ بوو، شەڕی ئێران و عێراق و شتانە، ئاستەنگی زۆر هەبوو لە ڕووی مادی و معنەوی و ئەو شتانە و ئاوارە بوون لە ناو وڵاتەکە و لە ناوخۆی وڵاتەکە. بەڵام دیسان ئەتوانم بڵێم کۆمەلگاکە ئەوەنە هاندەرێکی باش بوو، ئەتوانی هەموو ئەو شتانە تێپەڕێنی و بەسەریان ئاباز بدەیت و کاری تیا بکەی. هەرچەند لە بواری ڕاگەیاندن زۆر باش نەبوو، ینی تۆ ئەو کارانەی کە ئەتکرد بزرە بوون، ینی گومە بوون لە بەرچاو نەئەمانەوە. دوایی لەوانەیە من تقریبان 100 کۆنسرت و بەرنامەی تایبەتم کردبێت لە وڵاتە، بەس تۆمار نەبووە لە شوێنێک، ینی مەگەر لە ئەرشیڤی خۆم لە ناو ڤیدۆیەگە لە ناو کاسەتێک بەداخەوە. بەڵام ئیتر کار ئەکرا لەگەڵ هەموو ئەو ئاستەنگانەیە، کاری باشی ژەکرا و کاری خراپی ژەکرا. بێ من بە حکمەوەی کە حەزم لە کاری ئاواز و گۆرانی وتن و دەنگبێژی ئەکرد،
هەمیشە پێویستم بوو کە ئەو زانیارانەی کە لە ژەنینە هەیە لە کاری ژەنیاریە هەیە ینی زۆر پێویست بوو جاری وا بوو هەر خۆم ژەنیاریم بۆ کارەکانی خۆم کردو بەڵام ئیتر هەر ئەوەی کە هەستت ئەەکەی تۆ نقصانیەکت هەیە لە کارەکەی خۆتا ئەبێ بە هەندەر بۆ ئەوەی کە تۆ بڕۆیت بە شوێن ئیشەکە بە شێوازێکی پرۆفیشناڵتر بۆ نمونە حەزم کردووە دەف ژەنین بکەم لەبەرەوە پێویستم پێی بووە و ڕۆشتوم دەوراتەکانم بینیوە جا لەوێ هەموو ئەو دەوراتانەی ئەکادمیانەیە بۆ نمونە بۆ ئەو ئامێرانە هەمووی کتێبی تایبەت تەلیف کراوە و نووسراوە هەر لە زەربەوە بگرێت تا هەموو ئامێرەکان ئێتر تۆ ئەگەر ڕۆشتی ناو دەورەیە بەڕاستی ئەبێ تۆزێ بە ئەکادمیانە بڕۆیتنەوە منیش هەست بە پێویستی کاری خۆم زەحمەتم کێشاوە کە ئەو کارە بکەم و ژەنیاری ئەو چەندین ئامێرە بۆ نمونە تار و سێتار و دەف و ئەوانە فێر ببم بۆ پێویستی کارەکەی خۆم. هەمیشە هاوکاریم ئەو کەسانم کردووە ینی چەندین کەس هەیە لە دەوروبەری خۆم چەندین کەس لە برادەرەکانی خۆم بوو کە هەندەریان بوون بەڕاستی کە بتوان کارکەن و دوایی پێشیش کەوتن و ڕۆشتن و لاوان وسای باشتر و حتمما شتێکت ئەرز بکەم فێربوونی موزیک تایبەتمەندی شعوری ئەوێت ینی ئەبێ خاوەنی ئەندێشە و شعورێکی تایبەت بیت ینی هەموو کەس دەتوانێت بێ بە ژەنیار بەس بەڕاستی تۆزێ تایبەتمەندیە ئەوێت تۆزێ کەسەکە ئەبێ بەڕاستی کەسێکی بە ئەحساس بێت ینی بابەتە ڕۆمانسیەکانی ژیان و کۆمەڵگە لە لای ئەو زۆر بەرجستە ببن و زۆر هەست پێ بکرێن ینی هەمیشە هونەرمەندەکانە کەسایەکن تۆزێ هەستاریان زۆرترە زەحمەتی زۆرە بەڕاستی میوزیک یەکێک کارێکە زۆر زەحمەتی هەیە ینی زۆر خۆتی بۆ ماندوونەکەی نادا بەدەستەوە و میوزیک زاڵمە ئەلئان 10 ساڵ ئیشی میوزیکێکە یەک هەفتە پرۆڤەی لەسەر نەگەی هەمووی ئەو شتێک کە فێربووی لێت ڕائەکات بەڕاستی ینی ئەبێ بەردەوام کۆنتاکتت هەبێ لەگەڵیان تار زۆر حەزم لێ کردووە تار ئامێرێکی ڕۆژهەڵاتیە ئەتوانم بڵێم زۆریش بە ئەحساسی کوردەوە نزیکە و لەناو میوزیکی کوردیە زۆر جێگەی دیارەوە زۆر کاری لەسەر کراوە زۆر حەزی لەکەم بەڕاستی لەزەتی لێبم لەگەڵ ڕەفیقایەتی و دۆستایەتی و ئامێرەتر لە ماڵەوە ئەم بێ ڕۆژانە بەیەکەوە دابنیشین و بەیەکەوە گفتوگۆمان هەبێت بەڕاستی چونەوە شتێکی بەڕای من ئامێرێک گیانی تایە ڕۆحی تایە و ئەحساسی تایە ئیتر کە تێکەڵ ئەبن بەیەکەوە خەریکی گفتوگۆی ڕۆحانی خۆتان نەبن بەڕاستی ئەوە زۆر لەزەت بەخشە زۆر حەزم لێیە تار و دەف لە تەنیایی خۆمان زۆر خۆمان خەرەباڵەکەین و خۆمان مەشغوڵەکەین ئەوەیە تۆ لە بیەیەکە کە گەورەبی لە کۆمەلگایەکە کە گەورەبی کولتور پانتایی کولتوری ئەو ناو ئەو وڵاتە ئەناسی پانتایی کولتوری ئەو ناوچەیە ئەناسی و لەگەڵی ئەژیت ینی ئەبیت بە بەشێک لەوە لەبەرەوە تۆ باگراوەندێکی گەورەی فەرهەنگی ئەو وڵاتە لەناو ئەندەشەی تۆ دروست ئەبێتێتە تۆ تەسیر وەرەگری حتمما من ئەگەر لەوێ ژیاوم حتمما تەسیری کولتوری ئەو وڵاتە لەسرم بووە لەبەر ئەوە بۆیە زۆرتر بە جوانی و باشی تێکەڵی فەرهەنگەکان و هونەرەکان بووم ئەتر هەر ئەوە تەسیرەکەی بود من ئەگەر لە کۆمەڵگەیەکی ترا بژایم مەگە لە شوێنێکی ترا بۆیم هەمیشە مرۆڤەکان ڕنگدانەوەی کۆمەلگاکەی خۆیان تۆ ئەکەویتە ناو مەجای هونەر و میوزیک ئیتر ئەبێ وەکو بەشێک لە کار و ژیان سەیری بکەی ئێمە جاریوا بوو کۆنسرتمانەکرد بەس لەبەر پێداویستی ژیان یعنی ێزانی مەبەستەکەی من تێگەی لەوێ پاڵپشتی لە ڕۆژهەڵات زۆر پاڵپشتی گروپەکان ناکرێت موزیسیانەکان و گۆرانی وێژەکان ئەوانە خۆیان ئەبن بە بازنەیەک بۆ پاڵپشتیکردنی یەکتر و هەر چەند مانگ جارێک لە دەوری یەک کۆ ئەبنەوە بۆ ئەمە پرۆژەیەکی هونەری تەقدیم بکەن و دوایی هەم لە ڕووی مادیەوە بە کەڵکییان بێت و هەم لە ڕووی معنەویشەوە بەیانتوانی بێتیان خزمەتێکی فەرەنگی کۆمەلگاکەی خۆیان بکەن ئیتر من کە کەوتمە ناو ئەو بابەتە ئەبێ هەموو هەوڵێکم بدایێت کە زۆرترین کار بکەم بۆ ئەوە زۆرترین دەستکەوتی مادیم هەبێەوە بۆ ئەوە بتوانم لەبەر ئەوەی بتوانم خۆم ڕازی بکەم کە ئایا و کارێک کە دەستم پێکردووە بەڕاستی بێ پرۆفشناڵانە بڕۆشت بێتمە ناوی ئەگینا من تەمەن و ژیان و کاتی خۆم بەفیڕۆداوە هەر لەبەر ئەوەی من گرنگیم بەوە داوە کە بە جوانی بابەتەکە بگرم ئەزایی لە مەبەستەکەم تێگەی خۆم ئیتر ئاوایە ینی
هاندەرەکە کۆمەلگایە ڕاستەکەی بۆ ئەوەی کە تۆ بتانی کار بکەیت ئەگەر کۆمەلگا هاندەرت نەبێت ناتوانانی کۆنسەرتێکیش بکەیت حتمما بزانە کۆمەلگایەکی تەندروست بۆ بیستنی هوەری میوزیک زۆر باش لەبار بووە بۆیە من توانیوە 100 کۆنسەرت یا ئەو هەموو کارە هوەریە تیا بکەم ئەوەی باکە ئەرزی جەنابەتم کرد ئەوە من تقریبان 16 ساڵ 17 ساڵ کارم بۆ بڵێن میوزیکی ناوەڕۆکی شانۆکان کردووە لە ئێران چون هەر لە بیدایەتی دەستپێکی کارمەوە بڵێن لەگەڵ گروپێکی شانۆ ئێمە کاری هوەری و ئەو شتانم دەست پێ کرد ئێتر هەمیشە لەگەڵ ێنە بەردەوام بووم جیا لەوەی کە کاری کۆنسرت و گۆرانی ئەوشتانما کرد لەگەڵ ئەوانیش هەر بەلاقاتەکەم هەر ما بوو ئێتر کارمانە کرد و کار ئیشەکان ئەڕۆشن بۆ فستیواڵە گەورەکان یا میوزیکی ناوڕۆکی شانۆ عادەتی نەوعێکە لە ناو فستیواڵەکانە هەمیشە کە پلی پێ ئەدرێت یەک پلی بۆ دائەنێن لە ناو میوزیکی ناوڕۆ حتا لە سینما شاوایە بۆ نمونە بۆ ئەکتەر بۆ دەرهێنەر سێ پلە دائەنێن یەکەم و دووم وسێ بەس لە موزیکەکە ئیتر من بەڕاستی تقریبا لە 4 فستیواڵی گەورەی نێودەوڵەتی ئەوێ ئەو بڵێن لەوێ دیپلۆمی ئفتخارت پێدەن دیپلۆمی شانازی بۆ کەسێک کە ئەو پلەی یەکەمی ئەو کارەی خۆی بەدەستێنێ یەکەم ئەلبوم کە تۆمارم کرد کیژی بەهاری بوو کارەکە مەجموعەی مێلۆدی خۆم بوون بە شێوازی پۆپ بوو ئەوەی ڕاستی بێ کارەکەم کرد هەرچەند نەمتوانی بە شێوازێکی بە دڵی خۆم ئیش لەسەر بڵاوکردنەوەی بکەم ینی زۆر لەبەرەوە من هەر لە ڕۆژهەڵات کە هاتم لێرە مەسەڵەن بۆ نمونە شتێکم تۆمارە کرد یا ئێتر هەر ئەوە بوو دیسان ئەڕۆشتمەوە دوور ئەکەوتمەوە دوور بووم لە بابەتی ڕاگەیاندن 8 گۆرانی بوو کیژی بەهاری تقریبا 6 دانە لە گۆرانیەکان گۆرانی ئاواز و گۆرانیەکانی خۆی خۆم بوو بە شێوازی پۆپ کارم لەسەر کرد بوو هی ئەو سەردەمە باش بوو ینی خراپ نەبوو ئەو سەردەما مەسەڵەن حەزم لەو شێوازە موزیکە کرد وەکو تەجروبەیەک و ئەزمونێک ڕازیم لەوە کە هەرچەند بڵێن کەمی تیا هەبوو نوقسانی تیا هەبوو کارەکەم ئێتر دوای ئەوەیش کارێکی ڕەسەنم کرد لە ئێران کردم لە تاران بەناو هەنسکی مانگ کە کارێکی ئەتوانم بڵێم پرۆفشنال بوو بە زۆربەی ئەو ژەنیار و میوزیسیێنانی ئێرەیش و ڕۆژهەڵاتیش ڕایان زۆر باش بوو لی هەتا کەسایەتی گەورەکان مامۆستا زۆر بەرزەکانی میوزیک زۆر ڕایان لەسەری بوو کە کارێکی زۆر جوان و سەرکەوتووە کارێکی ناوچەیی بوو بۆ 8 گۆرانی ناوچەیی بە 3 زاراوەی تیا بوو ئەو کاریشمە کرد ئەویش هەر 8 گۆرانی بوو ئێتر بە شێوەی تاک و بە شێوەی جیا چەندین بەرهەمی تریشم هەر کار کردو و کلیپم کردوون و وهارن سوزن ئەوەن سەرکاوەن شنەی بای شەماڵ هەژەی وەفراوەن پێی دڵەی مانیام دەروون مەلۆڵان سایە بەستەوە خێمەی گوڕاڵان سایە بەستەوە خێمەی گوڕاڵان ساقیەن بادەن نسیمن بادن بلبل جدوری گلان آزادن بلبل جدوری گلان آزادن ئیشی میوزیک و ئەرێنجەکەی کوڕەکەم کردوێتی ڕامتین لەهۆنی پیانیستێک و ژەنیارێکی باشی کەمانچەیە ئەو بۆی کردووم گۆرانیەکی ناوچەیە هێناومانە لەسەری بڵێن داهێنانمان کردووە بەش لە شێوازی وتنەکەیە تۆزێ پەرەمان پێداوە ئەوە دیدە غەزاڵە کە شارەکەی لە شاری مامۆستا مەولەویە کە ئازم کردی میوزیکەکەیشی کوڕەکەم ئەو پێکەوە کارمان کردو لە مەجموعەیە بەشیا خۆشم تار و
زربم عصف کردووە لە ناو کارەکە لەگەڵ وەهارانیش هەر ئاوازێکی خۆمە ئەوی شەر ڕامتنی کوڕم میوزیکی بۆ داناوە بۆ بابەتی بەهار و ئەوانە لەسەر شارێکی مامۆستا مۆلەویش کارمان تا لە ڕۆژهەڵات بوو من تا 2009 گەڕامەوە بۆ باشووری کوردستان تا لە ڕۆژهەڵات بووم هەر ئیشمانە کرد بەیەکەوە ینی بە گەرمی جا ئەو فستیواڵی شانۆی سەرشەقامی مەریوان ئەگەر لەوانەیە بیست بێتان ئەویش فستیواڵێکی زۆر گەورەیە کە من ئەو چەندین ساڵە تقریبان 8 ساڵ لەوێ لە دەستەی بەڕێوەبردنە بووم ینی خزمەتم بە ئەو پرۆسەیە کردووە هەر بەردەوامیم هەبووە لەگەڵیان تا گەڕامەوە بۆ ئێرە ئێستایش هەر جارجار وەکو میوان ئەڕۆم سەردانەکەم و هەر بۆ شێوە ئیتر ماوەتەوە تۆ کە حەزت بۆ شتێکە بوو ینی هەوڵ ئەدەیت مەجالێک و زەمەنێکی بۆ دروستکەی لەبەر ئەوە حەزەکەت لە ناو خۆتان نەخنکێنی بابەتی موزیکیش ئاوایە ینی لە وڵاتی ئێمە ئەوەنە مەشاکلی بەد مادی و معنەوی ئەو شتانە زۆرە ینی جاری وایە زۆر وەکو معجزە وایە بتەوێت کاری هونەر و بڵێن فەن و ئەو شتانە بکەیت لەبەرەوە بەڕاستی بربەستی معنەوی زۆرە ناڵێن بربەستی مادی ئەو بەجیا بەس بربەستی معنەویش هەیە ینی جاری وا هەیە لە باز هەندێک چوارچێوە قبول ناکرێت بەڵام دەیتر لەبەر حەزەکەیە سێرکە من حەزم لە گۆرانیەکی گۆرانی وێژێک ئەکرد ئەمت خۆزگا ئەوەی گۆرانی من بووە ینی هەمیشە ئەو حەزم دوایی ڕۆژێک وتم ئەبێ ئەو گۆرانەیە بڵێم قەیناکە بەهار بیڵێم بە ئەو حەزەی خۆم لە خۆمان نەکوژم مەزانی چۆنە کە حەزەکەت بوو ئەبێ هانی حەزەکەی خۆت بدەیت ئەبێ لە خۆتانەی خلکێنی بۆ بابەتی موزیکی شەر ئەو شێوەیە ینی شتەکە ئاوایە ئەتوانم بەو شێوازە پێناسی بۆ جەنابەت بکەم جاری وایە هەندێک لە شاعرەکان کە قسەیان لەگەڵەکەی ئەڵێن کاکە ئیلهامم بۆ دێت و نازانم ئەو شتانە بەڵام دەی کە هەستیار بووی بەرامبەر بە پرۆسەی ژیان بەرامبەر بە کولتوری کۆمەلگا بەرامبەر بە شرایەتی مادی و معنەوی کۆمەلگاکەت ئیتر لەو هەستیارەی خۆت تۆ جاری وا هەیە مەخصوص شتێک ئەنووسی یا شتێک ئەبینی یا شتێک ڕێگەخەی ئەوە وەکو کارێکی هونەری بچووکی لێ دێت شعری شەروایە من هەر لە هەموو تەمەنما شعرم نووسیوە بەڵام هیچ کات حەزم نەکردووە بڵێم شعر ئەنووسم لەبەرەوە حەزم نەکردووە کەسانێک هەن بۆ نمونە حەز دەکا ئەگە بڵێ فیتەری ئەزانم بڵێ منیش فیتەرم یا ئەڵێ ئاوە تقریبا 20 ساڵە من شعر نووسم و مەجموعەیەکیشم ئامادەی چاپە بەناو سەمای گەڵایەکی پاییزی کە بە سۆرانی و بە هەورامی و بە فارسی شعری تایە شعری گۆرانیشم هەر نووسیوە بۆ خۆم من ساڵێکیان گۆرانیەکم شاعری برادێکم هێنا ملودیەکم بۆ دروست کرد ملودیەکم بۆ دروست کرد و تۆمارم کرد لە ئۆستۆدیۆیەک گۆرانیێژێکی بەڕێز شعرەکەی بیست بوو من کە سەرقاڵی کلیپکردن بووم بۆ گۆرانیەکە ئەو دیارە زوو ئەوانیش و شعریان بردبوو دەخستویان لەسەر ملودیەکی تر و بەر لەوە کلیپەکەی من بێت بڵاوی کردەوە ئەو شعرەی کە لەوێ بیست بووی لای ئەو برادەرەی خۆمان بڵاوی کردەوە ئیتر من کارەکەی خۆم هین کرد هیچ کات بڵاوم نەکردەوە کارەکەی خۆم هیچ کات کارێکی جوانی و ناسکیش بوو ئیتر دوای ئەوە حەزم کرد شعر ئەگە شعر بنووسم بۆ ئەو گۆرانیانەی کە خۆم حەزی لێ یەکەم با ئیتر تووشی ئەو هینە نەبم تووشی ئەو حادیسە نەبم کە دوایی گۆرانیەکە بمرێت لەبەر ئەوە شعرەکەی ئاوای لێ هات ئەو چیرۆگەی بەسەر شارێکی گۆرانیە لێرە لیریکی پێڵێن شعرەکە بۆ گۆرانێکی خۆم نووسیوە موزیکەکەیشی ئامادەیە بەسی شتای دەنگم لەسەر دانەناوە ئەڵێ ئەمە شعری گۆرانیە ینی ئەبێ شعری گۆرانی تۆزی جیاوازیە لەبەرە وشەکانی بێت تۆزێ ڕەق نەبن تۆزێ تەکنیک زۆر نابێ ئەوە بکەیت ینی بڵێن بۆ شەڕەشار نییە ئەمە بۆ گۆرانیە و بۆ ئەوە ئامە پەسەند بێت خەڵکی ئامە حەزی لێ بێت ئەڵێ من هەموو ڕۆژ چاوەڕوانم دەرگای دڵتم بۆ بکەیتەوە یادت شرۆی خەیاڵم بێ و نەژاکێت و بشنێتەوە هەناسەی من لە نێو پرچی ئەتەڕێژت بەجێ ماوە وەرە و چاوت بەهارێکە و سەمای ڕۆحمی لێ ئاڵاوە من ئاوارە و سەر هەڵگرتوو
ئاواز خوێنی خەیاڵی تۆم نیگام نقمی دەریایەکی پەرشەپۆل و کەناری تۆم وەرە و ئازیز بۆ یەک جاریش ڕێبواری ڕێی هەوارم بە دەرمانی ئەو دڵەی زاری لە دووریت بێقەرارم بە سێرکە ئەدەبیاتەکان فەرقی هەیە ینی تۆ کە ئامێرێک هەڵ ئەبژێری ئامێرەکان فەرقی جای سازبەندی ئۆرکستراکەت بڵێن گروپەکەت ئەوە فەرقەکات و ئامێرەکان فەرقەکە لەگەڵ ئەدەبیاتەکەیشیە و لەگەڵ ئەو مەقامەیە کە هەڵی ئەبژێری بۆ کارەکە سێرکە موسیقای پاپ زۆربەی مەقامەکان ناخوازێت ینی موسیقامی تایبەتی خۆی ئەخوازێ ینی پێژەی تایبەتی خۆی پێویستە ئەو پێژە موزیکیانی کە بڵێن باون لێرە لە ڕۆژ ئاوا کە بۆ کاری پاپ بەکارێن بەڵام ئەدەبیات و تەسویر سێرکە لە ناو شارێک تەسویر زۆر گرنگە بۆ موزیکی پاپ و ئەو تەسویرە چ ئامێرێک تەقوێتی ئەکات ینی ڕەنگی بۆ دروستەکات ڕنگدانەوەی تیا دروستەکات ینی هەڵبژاردن تەلفیقێک تێکەڵکردنی شعر و میوزیک لەناو میوزیکی پاپا زۆر گرنگە بەداخەوە بەسەد کاری وە ئەبینی لە میوزیکی پاپ بۆ نمونە شارێک ئەبینی ئەبێ ئەوە ئیشی لە ستایلێکی پۆپ بۆ بکرێ بەڵام لە ناو فرقەیەکی ڕسن کاریان لەسەر کردووە سێرەکەی بە یەک و تێکەڵ نابن یعنی تەلفیق ناکرێن تێکەڵبوونی شعر و میوزیک بۆ خۆی زانستێکی تایبەت ینی لە ناو کۆلیژەکانی میوزیک لە ناو پەیمانگاکان لە ناو زانکۆکان ئەوانەی کە میوزیک دەرەزن بابەتێکەیە بە ناو تەلفیقی شعر و میوزیک ینی تێکەڵگرتنی شعر و میوزیک جا ئەوانە ئەدەبیاتیان سازبەندیان ئامێرەکانیان شێوازی گروپی هەموو شتێکیان فەرق گریان گریان اما گریانه اما هوا که گل قدیم خامانه اما هوا که گل قدیم خامانه آی خورشیدی سمای شیرین جمالان رشک افزای گروی دیده غزالان رشک افزای گروی دیده غزالان شوچرا خزانه هستی مزینش ای عشق باده پرستی خدا و توجدان بالای عرعری هر لایق و توان شوی دلبری هر لایق و توان شوی دلبری سێگە ڕاگەاندن زۆر مهمە ڕاگەیاندنەکان گوێی خەڵک ئامادەکەن بۆ بیستنی هونەر ڕاگەاندنەکان ئەرکێکی زۆر قورسیان هەیە ئەوان بابەتێک لەناو کۆمەلگا بیا بڵاوە پێکەن یا لە کۆمەلگای وەرەگرنەوە ئەزانیمە بەسم چییە
ڕاگەیاندنەکان خەڵک گەنج فێر ئەەکەن تۆ ئەگەر ڕاگەیاندنەکەت ڕاگەاندنی تەندروست بێت ئەو کاتە میوزیکێکی تەندروست خەڵک فێر ئەبێت خەڵک حەز لێ ئەکات تەندروستی میوزیک زۆر مهمە ینی میوزیکی تەندروستمان هەیە لەگەڵ میوزیکی ناتەندروست ینی ئەمە بابەتێکی زۆر زانستیانەیە لەسەری چەندین باسی گەورە ئیشی زۆر گەورە کراوە بەڵام ئەوەی کە ئەرزم کرد ڕاگەیاندنە خەڵک فێرەکات و ئەبێ بە ڕەچەشکێنی خەڵک حەز لە چی میوزیکێک بەڵام بابەتی میوزیک یەک شتت ئەرزکەم هەموو فۆرمێک و هەموو شێوازێک لە میوزیک بۆ خۆی تایبەتمەندی و بۆ خۆی لەزەت و تامی خۆی هەیە یعنی وەکو ئەوایە تۆ بڕۆی لە مەتعەمێکە هەموو خواردنەکان بۆ خۆیان خاوەنی پێناسەی خۆیان خاوەنی شەخسیەت و تام و بۆن و عەتر و زایقەی خۆیانن دەقیقەن موزیکی وایش موزیکیش وایە ئیسە من جاری وایە لە بیئەیەکی ڕۆحیە لە بێهەیەکە ڕۆحیە ئەبم کە حەز دەکەم بەس میوزیکی ڕەسەن گوێگرم بەڵام جاری واژەیە بەڕاستی حەز ناکەم گوێ لێ بگرم حەز دەکەم حەز لە میوزیکارێکی کلاسیک بگرم حەز دەکەم لە کارێکی پۆپ بگرم حەز دەکەم لە کارێکی ینی میوزیک بۆ کۆمەلگایە لەناو کۆمەلگایشە هەموو جۆرە زائقەیەک و هەموو جۆرە سەلیقەیەک هەیە هەر کەسێک بە نەوعی زائقە و سەلیقەی خۆی لێی وەرەگرێت کەسێک هەیە هەمیشە حەز لە پۆپەکە کەسێک هەیە هەمیشە حەز لە ڕەسەنەکە بەڵام میوزیک بابەتێکی زۆر پیرۆزە وەکو کانیاوێکە هەموو شتێک کانیاوێکە دێتە دەرەوە گیاندار بێگیان درەخت جار و دەوەن و گوڵ و گیا لێ خۆن هەر کەس بە نوعی خۆی موزیکیش ئەوە پیرۆزیەکی تایبەتی خۆی ئێمە من گروپێکم هەیە تقریبان لە ساڵی 2012 ئەوانە بڵێن کارم لەسەر کردووە کە بە یەکۆ چەند کەسێکین ئیشی میوزیک و ئوشتانەکەین بەناوی گروپی هەورام کە تقریبان 1-2 ساڵیشە مۆڵەت توشتمان بۆ وەرگرتووە ئێستا پرۆژەیەکمان بەدەستەوەیە پرۆژەیەکی تەلەڤیزیۆنیە بۆ میوزیکی ناوچەکان یعنی چەند ئەڵقەیەک تۆمار ئەەکەین ئیتر ئێستا جای لەگەڵ گروپەکە سەرقاڵی ئەوەین پاکێجێکمان ئامادە کردووە و خەریکی تۆمارکردنی ئەو پاکێجین لەو شێوازە لە موزیکی کوردی من لە خزمەتە عەرز بکەم کە فەرمانبەرم ئێستا لە سلێمانی ئەژیم فەرمانبەرم لە پێوانەسازی و کۆنتڕۆڵی جۆری سلێمانی ڕۆژانە ڕۆم بۆ دەوام و دێمەوە ئیتر کۆنتاکتەکانم لەگەڵ ئەو برادرانێک کە کاری هونەر و ئەوشتانەکەین مەشغوڵی ئەو پرۆژانین کە بڵێن سەرقاڵیانین و بڵێن داڕشتنمان بۆ کردوون تقریبان 20 ئەڵقە میوزیکی ناوچەیی خەریکین تۆمارەکەین لە ناوچەیەکی تایبەتە بۆ کەناڵێکی تایبەت ئێتە خەریکی ئەوەین چون بەڕاستی تۆزە قورسەکارەکە شنای دیده آمان کسان و عراق شنای دیده آمان کسان و عراق سخمە پوشەکەی گیاناسکەین و دەقەی سوخمە پوشەکەی گیاناسکەین و دەقەی هەمڕازێ بولبول هاوا هەم تیرازێنێ هەمڕازێ بولبول هاوا هەم تیرازێنێ ئەرێ گوڵ باخی گوڵخانانێ باخ ئەرێ گوڵ باخی گوڵخانانێ باخ ریشێنای دیدێ ئامان کەسان و عێراق ریشێنای دیدێ ئامان کەسان و عێراق زۆر سپاس لە جەنابەتەکەم و لەو ستافە بەڕێزە ئەەکەم و لە کەناڵە ڕەنگینەکەتانەکەم کەناڵی سلێمانی هیوادارم هەمیشە بەردەوام بن و هیوادارم بینەرانی بەڕێزیش هەمیشە گوێ لە میوزیکی تەندروست و میوزیکی جوان دەبەرەوە میوزیک داڕێژەری ئەندێشە و شعوری مرۆڤایەتی